سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت. بەڵێ کاگوەلی دیارە ئێوە لە ڕەوڕەسمی دابەشکردنی خەڵاتن بەسەر ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە بەرەکانی جەنگدا لە هەر یەک لە قۆڵەکانەوە بەشداریان کردووە لە بەرامبەر شەڕ لە بەرامبەر هێزەکانی چەکدارانی داعش. ئێوە ئەوەی کە زانیاریتان هەبێت چیە ئەم خەڵاتە دابەش دەکا و چەند دەستگای تێدایە کە خەڵاتیان بەسەردا دابەش دەکرێت؟ بەڵێ لەلایەن ڕێکخراوی بزنس کە ئەم ڕێکخراوێکی سەر بەخۆی لە کاری لە بواری میدیا کارەکاتن ئەم ڕێکخراوە هەڵساوە بە ئەنجامدانی مەراسیمێک کە ئێستا وەکو ئێوە دەیبینن لە مەراسمە بڕێر وایە سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن کە ڕۆڵیان هەبووە لە ماوەی ڕابردوو لە گواستنەوەی چالاشەکانی هێزی پێشمەرگە و هەروە ڕۆژنامەنووسەکانی هاوشانی پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ بوونەبەوەی کە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بگوازنەوە هەروە ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە میحوەرەکان بوونەبەوەی کە شەڕەکانی نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش بگوازنەوە ئەمڕۆ خەڵات دەکەن و خەڵاتی ڕێزنێران بەسەر ئەو ڕۆژنامەنووسانە دابەش دەکرێت. کەناڵی ئاسمانی پەیامیش کە لە ماوەی ڕابردوودا لە هەموو میحوەرەکان هەر لە مەخموری گوێر و هەروە شەنگال و سەدی مووسڵ و هەروە لە کەرکووک و چەند میحوەرێکی تریش ئامادەیی هەبووە لەلایەن ڕۆژنامەنووسەکانەوە بەردەوام بووە لەگەڵ هێزی پێشمەرگە شانبەشانی هێزی پێشمەرگە بە هەنگاو بە هەنگاو سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی تۆمار کردو بڵاو کردوەوە هەروە لەگەڵ هێزی پێشمەرگە بۆ چەندین جاریش ڕۆژنامەنووسەکانی کەوتونەتە مەترسی لە مردن یاخود هەروە هەڕەشەی تریش لەلایەن چەکدارانی داعشەوە هەروە گەمارە دراون و هەروە چەند هەڕەشەیەکی تریش لەسەر ڕۆژنامەنووسەکانی بۆ هەر بۆیە ئەمڕۆ لەلایەن ئەم ڕێکخراوە هەر یەکە لە دوو ڕۆژنامەنووسی کەناڵی ئاسمانی پەیامیش دیاری کراوە بەندە یەکێکە لەو ڕۆژنامەنووسانە هەروە وێنەگرەکەشم یونس عەبدوڵڵاش ئەویش یەکێکە لەو ڕۆژنامەنووسانی کە ئەمڕۆ بڕێوە خەڵاتمان بەسەر دابەش بکرێتن لەیان ئەم ڕێکخراوە کە ڕێکخراوی بزنسە لە بەرامبەر ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئێمە چالەشەکانی هێزی پێشمەرگەمان گواستوێتەوە لە میحوەرەکانی سنووری هەولێر و دۆهۆکدا کە بەڵە هەرچەندە لەوانەیە بپرسن بۆچی ئێستا ئەی چالاشیتان نییەوە لە میحوەرەکان یاخود بۆچی چالشەکانی هێزی پێشمەرگە ناگوازن. ئێمە ماوەیەک بەر لە ئێستا لەلایەن هێزەکانی پێشمەرگە و یاخودە ئاسایشۆ ڕێگریمان لێکرابووی کە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە لە بەتایبەتی ئۆپراسیۆنی مووسڵ کە دەستی پێکرد بگوازینەوە هەر ئەمەش وای کردووە کە تاکو ئێستا ئێمە نەمانتوان لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ وەکو پێویست سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بگوازینەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵی خۆمانداوە و بەردەوام بووینە لەسەر ئەوەی کە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە بگوازینەوە لە پێی زانیاریەکانی کە لە فەرماندەیەکانی هێزی پێشمەرگە بە دەستمان دەکرێت و ئێمە دەیگوازینەوە ڕۆژانە و هەروە بەردەوامیشن بۆی کە بتوانین زانیاری زیاتر بۆ هاوڵاتیان بگوازین. بەڵێ سوپاسوەلی دیارە کە لە ماوەی شەڕ لەگەڵ چەکدارانی داعش لە چەند قۆڵێکەوە بەتایبەت لە سنوورەکانی پارتی دموکراتی کوردستان وەک خۆشت ئاماژەت پێدا ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی پەیام کراوە بە ئەوەی کە ڕووماڵی سەرکەوتنەکانی هێزەکانی پێشمەرگە بکە بەرەمبەر بە چەکدارانی داعش بەڵام ئێوە بەوە نەوەستاون لە ڕێگەی دیکەوە هەوڵتان داوە زانیاری ورد سەبارەت بە زیانی چەکدارانی داعش و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەش بە شێوازی دیکە بۆ بینەرانی پەیام بگوازنەوە. زۆر سپاس و ماندوو نەبن. سپاس بێش. باهۆی شەپۆلی باران